Biraz daha dar. ئەمڕۆ دوای نیوەڕۆ ئاگادارکەن بە بوونی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە کەماڵی هاوڵاتێک لە گەڕێکی بەختیاری ئاگر گرتووە دەست بەچێ تیمی بنکەکەمان بنکەی بەرگری شارستانی سۆران و بنکەی بەرگری شارستانی دیانا گەشتە سەر شوێنی ڕوودا و بەداخەوە کەماڵی دوو هاوڵاتی ئاگری گرتووە زەرەری مادی بەرکەوتە بەڵام زەرەری گیانی نەبووە و ئەو بەنزینخانەوە ئەو ماڵە دەورە پشتی ڕزگار کراون بەڵام بەهۆی کە ئەو ئاگرەکە تەشەنەی کردووە لایلۆنی لەسەردانەوە تایەکی زۆر لەسەر ئەو بانەکەوتە هۆکارەکە زیاتر بواوەی ئاگرەکە تەشەنە بکات و هۆکارەکەشی بەهۆی شۆرتی کارەباوە سەبارەت بە زەرەری مادی لەلا دوایەک لەلایەن لێژنەیەکی خەملاندن پێکەهێنێرێ بۆ دیاریکردنی زەرەر و زیانەکان سوپاس بۆ